لای تەوەری دووەممان لە دوای ساڵی 1990ەوە پانتاییەکی زۆر لە مین لە هەرێمی کوردستان پاکراوەتەوە کە مێژوەکە گەڕێتەوە بۆ سەردەمی جەنگی عێراق ئێران لە هەشتاکانی سەدەی ڕابردوو. لە دوای 91 ئاماژەم پیاسا لە دوای ساڵ دامودەزەکانی سەر بە حکوومەتی هەرێم یاخود ئەو ڕێکخراوانەوە دەوڵەتیانە ڕۆڵی سەرەکیان هەبووە لە پاکردنەوەی دەیان چێلگە کە مین و تەقەمەنیتیا بووە. بۆ قسەکردن لەسەر ئەو بابەتش لە هەولێرەوە ڕاستەخۆ میوانداری بەڕێز جەبار مستەفامان کردووە سەرۆکی دەستگای گشتی کاروباری مین. کاک جەبار سڵاو لێبێ. بەیانیت باش. سڵاو لە خۆشتان، بەیانی ئێوە و بەیانی کوردستانیانیش باش. زۆر سپاس. کاک جەبار باس سەرەتا لە ئامار و چالاکیەکانەوە دەست پێ بکەین لە ساڵی 2023. بەڵێ بەڵێ. ئامار و چالاکی بەڵێ فەرموو کاک جەبار. ئاماری کار و چالاکیەکانی ئەم ساڵ زەوی پاکراوە لە مین و پاشماوەی جەنگی 2,003,326 مەتر دووجا بووە. بەڵێ. ئەمە ڕووبەرێکی زۆرە بەنسبەت ئەو لە ساڵی 2023 کە لەسەر دەستی تیمەکانی مین لابردن پاکسازی مین ئەنجام دراوە و ژمارەی ئەو چێلگە مینانەی کە پاک کراوەتەوە ئەم ساڵ لە ساڵی 2023 ژمارەیان 44 چێلگەی مین لە هەرێمی کوردستان پاک کراوەتەوە. باشە کاک جەبار، زیاتر ئەو شوێنانە کوێن کە مەترسیان لەسرە و بە ڕێژەیەکی زۆر مینیان تیادا یاخود ئەو ڕێژەی کە پاکتان کردوێتەوە چەندی دیکە ماوە بۆ ئەوی کە پاک بکرێتەوە؟ خۆی لە هەرێمی کوردستان لە سەرەتاوە 776 کیلۆمەتری چوارگۆشە بە مین و پاشماوەی جەنگی پیس بوو. ئەمە بۆ سێ هۆکار دەگەڕایەوە. هۆکارێک شەڕی عێراق ئێران و هۆکارێکی تر لەلایەن حکوومەتەیەک لە دواییەکانی عێراقەوە تا ساڵی 2003 کە هەموو خاچی هەرێمی کوردستانیان مینڕێژ کردبوو بۆ ئەوەی بۆ ڕاگررتنی جوولەی هێزی پێشمەرگەی کوردستان و بوونی جوولانەوەی ڕزگاری خوازی خەڵکی کوردستان و دواتر قۆناغی تیرۆریستانی داعش ئەوانیش خاچێکی زۆریان شوێنێکی زۆریان بە بۆمبی چێندراو لە بابەتی عبوات ناسیفە پیس کرد. ئەم ڕووبەرە گەیشتە 776 کیلۆمەتری چوارگۆشە. لە ساڵی 92ەوە حکوومەتی هەرێمی کوردستان و بە هاوبەشی لەگەڵ ڕێکخراوەکان تواندراوە ئێستا 200 و خۆشبەختانە 250 کیلۆمەتر ماوە پاک بکرێتەوە. واتە سێ بەشی پاکراوەتەوە. بەڵێ. کاک جەبار، دەستگای گشتی کاروباری مین تا چەند ڕۆڵی هەبووە لە هۆشیارکردنەوەی هاوڵاتیان لە مەترسیەکانی مین لە پاشماوەکانی تەقەمەنی لەو شوێنانی کە تا ئێستاش مەترسی لەسەر و پاک نەکراوەتەوە؟ بەڵێ. جیا لەو ئەرکەی کە ئێمە هەمانە وەکو دەستگای گشتی کاروباری مین ئەرچی پاکردنەوەی خاچی هەرێمی کوردستانە و ئەرچی دووەممان هوشیارکردنەوەی خەڵکی کوردستانە لە مەترسیەکانی مین. ئێمە لە هەموو بەڕێوەبەرایەتە گشتیەکانی گەرمیان و سلێمانی و دۆک و هەولێر تیمی هوشیاریمان هەیە و ئەو تیمانە دەستنە دێهاتەکان، دەستنە قوتابخانەکان، دەستنە ئەو شوێنانەی کە مین و تەقەمەنی لێیان نزیکە وشیاری دەدەن بە خەڵکەکە لە ڕێگای پۆستەر و لیفلێت و پلاکارت و وەدانانی بلبۆرد لەسەر ڕێگا جیاوازەکان و هێڵێکی گەرمیشمان هەیە بە هێڵی 182 بۆ ئەوەی هەر شتێک تەنێک تێبینیە کرا، بۆمبێک تێبینی کرا، مینێک تێبینی کرا لە شوێنێک بە زووترین کات ئەو هێڵا تیمەکان ئاگادار دەکاتەوە بۆ ئەوی چارەسەری بۆ بدۆزنەوە. بەڵێ کاک جەبار، هەروەتا جێگەی دەستخۆشیە کە بەشێکی زۆری خەکی هەرێمی کوردستانتان پاک کردوێتەوە، بەڵام ئەتوانین بڵین لە ڕووی پێداویستی و هەروە تەکنەلۆژیاوە ئەو دەستگای خود ئەو ڕێکخراوانەی کە کاری هەڵگرتنەوەی مینەکەن لە هەرێمی کوردستانە تا چەند پێداویستی و کەرەسەی باشیان لەبەردەستە بۆ هەڵگرتنەوەی مین؟
ئەو ڕێکخراوانەی کار دەکەن پێشتر ڕێکخراوێکی زۆر لە هەرێمی کوردستان بە هاوبەشی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لە پرۆسەی مینپاچی کاریان دەکرد بەڵام بەهۆی قەیرانی ئەو قەیرانە داراییە جیهانیەی کە لە ڕووی جیهان کردووە بەگشتی وە لە هەرێمی کوردستان بە تەئکید ڕێکخراوەکانیش لێی بەدەرنین دیارە ڕێکخراوەکانیش فەندیان وەکو پێویست نەماوە ئەوەی تاوەکو ئێستا لە هەرێمی کوردستان کاری پرۆسەی مینپاچی لە هەرێمی کوردستان بکا بە کردداری تەنها ڕێکخراوی ئێمەیجی ماوە. باشە کاک جەبار توانین بڵێن کە هیچ مەترسیەک لەسەر ژیانی ئەو کارمەندانە هەیە کە کاری هەڵگرتنەوەی مینەکەن یاخود ئامێر و پێداویستیەکان ئەوەندە پێشکەوتون کە ئەتوانین بڵێن کە هیچ مەترسیەک نییە لەسەر ژیانیان چکە لە ساڵانی ڕابردووە ئەمان بینی کە مەترسیش هەبوو لەسەر ژیانی ئەو کارمەندانی کە کاری هەڵگرتنەوەی مینیانە کرد. بەڵێ بە تاکێت هەر خۆی کاری مینپاچی کارێکی قورس و پڕ لە مەترسیدارە بێگومان و هەموو کەلوپەلی پێداویستیان هەیە بەڵام سەرەڕای هەموو ئەوانە چکە مین هەڵەی قوبول نییە یەک جارە کە هەڵەیەکت تێدا کرد تەواو ناتوانی لێت قوبول ناکە هەڵە بکەیت بۆیە تا بڵێ کارێکی مەترسیدارە پیکە پیشەگەرانی مین ئەنجامی دەدەن تا ڕادەیەکی باش پێداویستیەکانی خۆپارێزی و سەلامەتی پیشەگەرانی مین بۆ تیمەکانمان دابین کراوە. بەڵێ کاک جەبار بە شێوەیەکی گشتی پلانتان چۆنە بۆ ئەم ساڵ جگەلەوە ئایا هەماهنگگیتان هەیە لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بۆ بەردەوامبوونی کار و چالەکیەکانتان لە ساڵی 2024 ئێمە لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لە پەیوەندی بەردەوام داین بۆ ئەوەی پلانی باشمان هەیە کە هەموو ئەو شوێنانە بخەینە پلانی خۆمان کە ئەولەویەتیان هەیە یان پێشترایەتیان هەیە بۆ ئەوەی کە نزیکن لە ئاوەدانی نزیکن لە نیشتە جێبوون نزیکن لە ڕەز و باخ و کشت و کاڵ و ئەو زەویانەی کە مایە ئەوەیە کە بەرهەم بهێنرێن و لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکانیش لە پەیوەندیەکی تونند و تۆڵ داین بۆ ئەوەی بتوانن یان بێت لێرە کار بکەن یان ئەوە تا هاوکاری تیمەکانی دەستگای گشتی کاروباری مین بکەن بۆ ئەوەی پرۆسەی پاکسازی لە هەرێمی کوردستان ئەکتیڤتر و چاڵاکتر و بەردەوامی زیاتر بەردەوامی بەخۆیەوە ببینێ. بەڵێ کاک جەبار ئەپرسم چەند جۆر مین هەیە لە هەرێمی کوردستان و کامیان زۆر مەترسیدارە و چ ناوچەیەک زیاتر مینی تیاچێنراوە هەڵبەت ناوچە سنووریەکان زیاتر بەڵێ خۆی بەڵێ لە کۆی مین دوو جۆر مین هەیە لە هەموو دنیا ئەنتی پێرسناڵ واتە دژەکەسی و ئەنتی تانک واتە دژە تانک هەیە ئەوەی لە هەرێمی کوردستان کە خاچی هەرێمی کوردستانی زۆرترینی پێ مین ڕێژ کراوە مینی دژەکەسیە کە 95 مینی هەرێمی کوردستان ئەوەی مین ڕێژ کراوە مینی دژەکەسیە ئەوەی کە ئەوەی زۆر ترسناکی شەر لەسەر ئەو مینانەی کە دەتەقنەوە یان هاوڵاتیانی پێ دەبێتە قوربانی زیاتر ڤالمارا و VS50 و ئەوانن. باشە کە جەبار هەڵبەتە وەکەزانین کە تەقینەوەی من هەرچەند زیانی هەیە بۆ هاوڵاتیان بۆ گیان لەبەرەکانیش بە هەمان شێوە زیانی هەیە بەڵام ئەمە تا چەند کاریگەری هەبووە لەسەر سروشت و هەروەها ژینگەی کوردستانیش. بەڵێ وڵایی لە پرسیارەکە تێنەگەیشتم. وەکەزانی کە مین زیانی هەیە بۆ هاوڵاتیان و مەترسیدارە بۆ گیان لەبەرەکانیش بە هەمان شێوە هەر ئاوایە بەڵام هیچ زیانێکی بەرژینگەی هەرێمی کوردستان و هەروەها سروشتی هەرێمی کوردستانیش گەیاندووە لە ساڵانی ڕابردووە چۆن بووە و ئێستاش زەحمە نەبی دەبێت دەتوانی دووبارێکی پرسیارەکە تێنەگەیشتم. بەڵێ کاک جەبار سەبارەت بە مین وەکەزانی کە مەترسیدارە و بۆ هاوڵاتیان چەندین هاوڵاتی کردوێتە قوربانی بە هەمان شێوە بۆ ئاژەڵەکانیش ئاوایە کە لە سروشتەکانن مین ئەتوانین بڵێن کە کاریگەری هەبووە لەسەر سروشتی هەرێمی کوردستان و ژینگەی هەرێمی کوردستانیش بە تەئکید ئەو شوێنانەی کە پیسکراوە بە مین و پاشماوەی جەنگی نەکرد مەترسی لەسەر
هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەیە بەڵکو لە مەترسی لەسەر ژینگەی هەرێمی کوردستان هەیە لەسەر سروشتی هەرێمی کوردستان هەیە چونکە ئەو زەویانە ئەو شوێنانە ئاژەڵی تێدا دەژی ئەوانە لەسەر ئەوانیش مەترسێکی زۆر گەورەیە و بۆ ژینگەی کوردستانیش وە شێوانی ئەو زەویانەی کە مین ڕێژ کراوە ئێمە لە دەستگای گشتی کاروباری مین پێیان دەرین زەوی دیلکراو ئەمانە دیلن تاوەکو ئەو ڕۆژەی کە پاک دەکرێنەوە ئەنجا ئەو زەویانە ئازاد دەبن بۆیە مەترسی نەکرد لەسەر مرۆڤەکانی هەرێمی کوردستان هەیە لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستانی بەڵکو لەسەر کۆی ژینگەش لە هەرێمی کوردستان هەیە. باشە کاک جەبار ئەو شوێنانی کە بە من ڕێژ کراوە چۆن بڵێ شوێنی گەشتیارین و کاریگەریان لەسەر ئەوە هەبووکە هاوڵاتیان سەردانی ئەو شوێنانە بکەن بێگومان لە سنووری پارێزگای هەولێر ئەوەنێ بەڕێستان زانیاریتان هەبێت. تێنەگەیشتم لە پرسیارەکەت زۆر غەڵبە دەنگەکە. باشە کاک جەبار پرسیارەکەم دووبارە دەکەمەوە دەڵێم هەڵبەتە ئەو شوێنانی کە لە سنووری پارێزگای هەولێرا مین ڕێژ کراون ئەوەی بەڕێستان زانیاریتان هەبێت شوێنی گەشتیارین وای کردووە کە هاوڵاتیان سەردانی ئەو شوێنانەکان. بەڵێ بە تاکید ئەو شوێنانەی کە لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە پارێزگای هەولێریش ئەو شوێنانە هەمووی ئاماژە ڕێژی بۆ کراوە خەڵکی لێ ئاگادار کراوەتەوە کە خەڵک هاتچوینەکە بەڵام بەداخەوە لە هەموو شوێنەکان نەک لە پارێزگای هەولێر کاتێ وەرزی بەهارە دادێ خەڵک گوێ بە مەترسیەکان نادا گوێ بە ڕێنمایەکانی دەستگای گشتی کاروباری مین نادا بۆ بەدەستهێنانی جیا بەهارەوە ئەو سەردان و ئەو شوێنانەی کە شوێنی گەشتیارین ڕووی تێدەکەن بەداخەوە دەبنە قوربانی. بەڵێ بەڕێز جەبار مستەفا سەرۆکی دەستگای گشتی کاروباری مین سوپاس کە لە شاری هەولێر و ڕاستەخۆ لەگەڵمان بوویت. سوپاس بۆ زانیاریەکان.